خوش عليه الصلاة والسلام مرحلەیەکی زۆر چۆنەڵی چارنووساز بووە و زۆر گرنگ بووە و چۆنە بێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەو مەرحەلەیە کە زیاتر لە 10 ساڵە هیچ فەرمودەیەکی نەبێ لەو بارەیەوە. دیارە کاتێک کە ئەم شوبهەیە بڵاوەکەنەوە ئەوان زۆر بێ ئاگان لە سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و لە ئەحادیثەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە وەڵامدانەوەیان ئاڵێن لم تغفل الكتب السنة أحاديث المرحلة المكية كتب أهل السنة وجماعة لصحيح بخاري ومسلم وباقي كتب ستة ودسي بيبكا بأغا نبونا لو فرمداني كوا پیغمبر عليه الصلاة والسلام فرميتي لمرحلة مكية وتوانية كبيغمبر خو عليه الصلاة والسلام حديثينية لمرحلة قناغي مكية بل تحدث عنها أكثر من موضع ولقد اهتم في المقام الأول بترسيخ العقيدة الصحيحة وتزكية نفوس المؤمنين وحسن الخلق والأمر بالمعروف والنهي عن المنكر ونزل من القرآن ما تتحدث عن ذلك. پیغمبری خو عليه الصلاة والسلام لقناغ مرحلة مكية زاتر گرنگی بچیدا ببیرو باور و عقیده چونکە ئەوە ئەساسی هەموو کردەوەکانە و بنچینەی هەموو کارە و کردەوەیەکی چاکە بۆیە ئەگەر ئەم بنچینەیە تۆکمە و دامەزراو نەبێ ئەحکامیشی لەسەردانا مەزرێ و کردەوەی چاکشی بەدوایە وەکو پێویست نابێ واتە ئینسان چەند عەقیدەی دامەزرا و پتە و بێ ئەوەندە ثەمەڕە و بەرووبوومی ئەبێ بەوەی کەوا کار و کردەوەی چاکی زۆری بەدواوە بێ و بە پێچەوانشەوە هەر کاتێک کە ئینسان عەقیدە و بیر و باوەڕی لاواز بوو بنچینەی لاواز بوو ئەساسی خانووەکەی هیچ بوو ئەو وەختە ناتوانێت کار و کردەوەی زۆر لەسەری ئەنجام بدە باشە برا بۆیە زۆربەی کار و کردەوەکان داوای عەقیدەیەکی ڕاست دروستت لێکەن بۆ تۆ نوێژەکەیت 5 فەرزە نوێژەکەی ئەمە جۆرێک لە ماندووبوونی تیا لەسەر جەستە ئەگەر ئینسان خاوەنی عەقیدەیەکی پوخت نەبێ لەوەی کەوا لە ڕۆژی قیامەتا لەسەر ئەجر پاداش وەرەگرێ لەوانەیە وەکو پێویست ئەو نوێژە ئەنجام نەدا یا سارد و سڕی تیا بکایە نوێژێ بکا و چەند نوێژێک نەکا یا دڵی لای نوێژەکەی نەبێ یا بۆ نمونە زەکاتدان و سەدەقە و خێرکردن ماڵی دنیا لای خەڵک شیرینە بۆیە گەر کەسێ عەقیدەیەکی پتێوی نەبێ کە لەسەر ئەم بەخشینە ئەجر و پاداش وەرەگرێ ڕۆژی قیامەتە ئەوە ڕەنگە دەستی نەچێتە ماڵەکەی کە ببەخشێ بۆیە کار و کردەوەکانی تر جگە لە عەقیدە شوێن چی کەوتون شوێنی عەقیدە کەوتون بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لە شاری مەککەیە گرنگی زیاتر بەم بابەتەدا خوڕە و جوانی و ئەخلاقی بەرز و هەروەها خاوێنکردنەوەی دڵ و دەرونی هاوڵانی چونکە بتەوێنێتەوێ زۆرێک لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام پێشەوەی موسڵمان بن پیانە هەبوو بتپەرست بووە گوناهی تری هەبووە بۆیە ئەمە پێویستی بە خاوێنکردنەوە هەیە باشە برا بۆیە وەک ئەڵێسی ئەتەخلیە قەبلە التەحلیە یعنی خۆ خاڵیکردنەوە پێشەوەی کەوا ئینسان خۆی بڕازێنێتەوە یعنی ئەو گڵاسی ئاوە ئەگەر بمەوێ شەربەتی تێکەم دەبێ ئاوەکە بڕێژە منجا شەربەتی تێکەم ئەگەر نا شەربەت بکەم بەسەریان نابێ ئەڕوا و هیچ ئیسفادەیەکی لێ ناکرێ خوای تعالی لە قورئانە فەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم باشە ئاەتەکانی خوای گەوریان بەسەرا خوێنێتەوە ويزكيهم وخاوێنە نەکاتەوە ويعلمهم الكتاب والحكمة فێری چی و چیانەکە الكتاب والحكمة كتاب ئەوە قورئان ئەی حکمەت چییە کابوو پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام سەحابەی فێری سونەت کردووە ئەگەر نە ئەو حکمەتە معنای چێ لەوێ ئیجماعی مفەسرین دەڵێن ئەوە بەس پێی سونەتە وإن كانوا من قبل لفي ضلال مبين أو حديثيك لبردستانايا بسر هاتكي جعفري كري أبي طالب كاتي تشوب لا نجاشي لولا شو عمري كري عاص هات أو وقت مسلمان نبو ئیتر عەمری کوڕی عاسیش زۆر بەلیغ و ڕەوانبێژ بوو لە قسەکردنە
توانی بە شێوەیەک لە شێوەکان قەنەعەت بە نەجاشی بکات تاوەکو سەحابە بگەڕێنێتەوە بۆ مەکە ئەو وەختە کارەساتیان بەسەر هات. بەڵام جەعفەری کوڕی ئەبی تاالب ڕێگەی پێدراکەوە قسە بکە. لە وەڵامە جەعفەر فەرمووی چی؟ ئەفەرمێ فەدەعانە ئیلە الله، ئیتر حەدیسەکە دوور و درێژە، ئەفەرمێ ئێمە لە کاتی جاهیلیا بووین بەهێز بەهێزی ئەچەوسانەوە، دار و بەردمانە پەرست، قەتعی سیلێ ڕەحممانە کرد، ناشرین مامەڵەمان لەگەڵ یەکترا کرد، کۆمەڵەشت تا لەو کاتەیە بوون خی گەورە کەسێکی بۆ ناردین کە مانزانی نەسەب و حەسەبی چێیە، پیاوێکی ڕاستگۆ و ئەمانە و سپاردە پارێز بوو. ئەم پیاو بۆچی بانگی کردین؟ فەدەعانە ئیلە الله لنوحده ونعبده. باشا ونخلع ما كنا نعبد نحن وآباؤنا من دونه من الحجارة والأوثان أو عقيدة، وأمرنا بصدق الحديث بالرازقوي إما حديثة، وأداء الأمانة، أما هم فرماني بيغمري خوي عليه الصلاة والسلام وهموشي أحاديث سنته فرمان من بيكا بالرازقوي بس بارد باريزي وصلة الرحم وحسن الجوار والكف عن المحارم والدماء، ونهانا عن الفواحش وقول الزور وأكل مال اليتيم وقذف المحصنات، وأمرنا أن نعبد الله وحده لا شريك لا نشرك به شيئا، وأمرنا بالصلاة والزكاة والصيام. ايتر لو زاتر شي يعني شي ما باس بكري يعني دەتانەوێت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زیاتر لە مەچیتان بۆ باسکە لە مەرحەلەی مەککیە. يعني پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی هەموو دینی بۆ کردوون لە مەرحەلەی مەککیە و سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یەجگار زۆرە. وما جاء في صحيح البخاري من حديث أبي سفيان مع هرقل. أبي سفيان وقتی کە بێ باوەڕ بوو چوو بەلای هەرقل عظيم الروم، کاتێ لەگەڵ ئەبوو سوفیانە و کۆمەڵێک لە مشریکینی قوڕەیشە کۆبۆیەوە، ئەبوو سوفیان چی کرد؟ فەرمووی کێتان زۆر لەو پیاوە نزیکن کە ئیدعای پێغەمبەرایەتیەکە؟ ئەبوو سوفیان وتی من. فەرمووی دەیوە لێرە دانیشە ڕەفیقەکانشی خستە پشتیەوە، بە ڕەفیقەکانی وتی من پرسیاری لێ یەکەم، ئەگەر هەر شتێکی وت ڕاست نەبوو ئەوە دەست بەرزکەنەوە ئیشارەتم بنێ. ئەبوو سوفیان ئاگای لە هیچ نییە لە پێشەوەی بەس ڕەفیقەکانی ئیشارەت تێدەنێ ئەگەر ڕاستکۆ نەبێ لە قسێک لە قسەکانێ یا لە پرسیارێک لە پرسیارەکانە بە جوانی وەڵام نەداتەوە درێی تیا بکە بەدەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام. کۆمەڵێ پرسیاری لە ئەبوو سوفیان کرد. ئەبوو سوفیان نەیتوانی بە هیچ جۆرێک درۆ بکە چونکە ئەوان بە عەیبیان نەزانی درۆکردن و دەشیزانی ڕەفیقەکانی لە پشتەوە دەزانن ئەوە درۆیە و ئیشارەت بە هەرقە دەدەن. باشە پێی وت قالە ماذا يأمركم، فەرمانتان بەچی پێکە؟ ئەبوو سوفیان دەڵێ چی؟ ئەو وەختە موشریکیشە. أفرمي قلت يقول اعبدوا الله وحده ولا تشركوا به شيئا واتركوا ما يقول آباؤكم ويأمرنا بالصلاة والصدق والعفاف والصلة. أما شاهدتي شيء أبو سفيان كوقت بباور بوا يقن برا بويا صحابيك أقر بيتو لوقتي مشركية حديثي لبيغمر عليه الصلاة والسلام بيستبه دوای مسلمان بێت ئەو حەدیسە بگێڕێتەوە حەدیسەکەی لە قبوڵەکرێ یا ناکرێ؟ حەدیسەکەی لە قبوڵەکرێ. جیاواز لە غەیری سەحابی، جیاواز لە غەیری سەحابی. بۆیەوە تا ئەبوو سوفیان دەفەرمێ ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمانمان پێکا بە عیبادەتکردنی خوا بە تاکو و تەنها شەریکی بۆ بڕیار نەدەین، واروها بە نوێژ، واروها بە ڕاستگۆیی و بە داوێن پاکی و بە جێهێنانی سیلی ڕەحم. وهروها كاتي خوي تعالى ما يأتيه هنا يا أخوان ولما نزلت هذه الآية وأنذر عشيرتك الأقربين قام النبي عليه الصلاة والسلام فنادى يا بني كعب بن لؤي أنقذوا أنفسكم من النار. أما حديثة آيتني قال أنقذوا أنفسكم من النار. يا بني عبد مناف أنقذوا أنفسكم من النار. يا بني هاشم أنقذوا أنفسكم من النار. يا بني عبد المطلب أنقذوا أنفسكم من النار. بوجو ربي غمر هتا عليه الصلاة والسلام فرمي يا فاطمة بنت محمد
أنقذي نفسك من النار فإني لا أملك لك من الله شيئا. من هیچم پێ ناکرێ گەر تۆ کار و کردەوەی چاکت نەبێ هیچم پێ ناکرێ لای ڕەب العالەمین بۆ تۆ ئەی فاتیمە کار و کردەوە بۆ خۆت بکە. ئەمانەمووی حەدیسە. نوێژ لە چ کاتێکا فەرز کرا؟ لە ئیسرا و میعراجە. باشە برا؟ ئیسرا و میعراج لە مەرحەلەی مەککییا بوو یا مەدینیا بوو؟ لە مەرحەلەی مەککییا بوو. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە تائیف هاتەوە لە مەککەیە شەو ڕەوی پێکرا لە کۆ بۆ کۆ لە مەککە بۆ بەیت المەقدس شوو دوایە بەرز کراوە بۆ ئاسمانەکان. ئێ باشە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چەند فەرمودەی هەیە کە لە بینی ئاسمانەکانە بە پێغەمبەران گەیشتووە و خەڵکی بینیوە و دۆزەخەکانی بینیوە. شتی زۆری بینی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام. ئەحادیسی زۆرتان خوێناوەتەوە. ئەو فەرمودانەی کەوە باز لە ئیسرا و میعراجەکە گەیشتۆتە پلەی متەواتر. تێگەن برا؟ گەیشتۆتە پلەی متەواتر. ئەحادیسی چی ئیسرا و میعراج؟ کەوا بوو ئەحادیسێک بگاتە پلەی متەواتر لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە باسی بکە. تۆ ئێستا بێ بڵێ وەڵا لە مەرحەلەی مەککیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەحادیسی نییە. ئەمە مەحضی باتڵە. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەو شەوەیە پێغەمبەرانی بینی مەلائیکەتەکانی بینی بە ئاسمانەکانە بەرزەکرایەوە بەهەشتی بینی دۆزەخی بینی بەهەشتەکانی بینی دۆزەخەکانی بینی. واروها وەکو باسم کرد هەر لەو شەوەیە 50 نوێژ لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرز کرا. هاتە خوارەوە بۆ 5 فەرزەوە کاتێک کە لەگەڵ موسا ئەهات و ئەڕۆی تاوەکو خوای تەعالە لەسەر ئومەتەکەی تەخفیفی کردەوە کردی بە 5 فەرز. ئەو وەختە لە مەککە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام نوێژی لەسەر فەرز کرا. بەڵام تەطبیقکردنی ئەم نوێژە ئیتر لە دواوە لە شاری مەدینە و وردە وردە بوو بە جەماعەت و دەستی پێ کرد. ئەمما لە شاری مەککەیە نوێژ فەرز کراوە. کەوا بۆ قسەیکی باتڵە کە لە مەرحەلەی مەککیە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام حەدیسی نییە. شوبهەی چواردەهەم الزعم أن التأسي بأفعال النبي صلى الله عليه وسلم مندوب لا واجب لأن الفعل يخفى بطبيعة الحال ولذا لا يمكن معرفتها مع أنها لا تطبق. أما شبهه كان دلين شي دلين اقتداء كردن بفعل پیغمبر عليه الصلاة والسلام چینیە؟ واجب نییە. یعنی ئەو فعلانەی کە پێغەمبەر ئەنجامی داوە کە بەشێکە لە سونەتەکەی چینیە؟ دەڵێن ئەوە سونەت نییە. چۆن سونەت نییە؟ چونکە دەڵێن واجب نییە. کە مادام واجب نییە واجب نەبێ فەرز نییە لە شتمان سوێنی بکەوین کەوا بوو بەشێکی زۆر لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هاتە دەرەوە هەرفەوتاو بهێنەر ئەولاوە. بۆ؟ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام سونەتەکەی بریتیە لە سێ شت: سونەتی قەولی و سونەتی فعلی و هەروە سونەتی تەقریری. ئەتۆ بێت و سونەتە فعلەکانی بێنیتە ئەولاوە ئەوە بەشێکی زۆرت لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام وازدەهێنە و ئەوەش ئەوە مەبەستیانە. لە وەڵاماڵین ئەفعالی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام شاراوە نییە و هەروەها ئەفعالی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە نییە کە ئینسانی موسڵمان نەتوانێت جێبەجێ بکە و ئەفعالی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەبێتە چەند بەشێکەوە. پێشەوەی وەڵامی ئەوە بینەوە کە ئەفعالی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چەند جۆرێکە دەڵێن لقد رويت تفاصيل حياة النبي صلى الله عليه وسلم اليومية. وردكاري ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام جێردراوەتەوە ئەفعالی. باشە برا في كل حالاته لە هەموو حاڵەتەکانی ژیانە. فهو الوحيد الذي لا تنطوي حياته على أسرار. ئەم تاکە مرۆڤە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە هیچ نهێنیەک نەماوە لە ژیانیا باس نەکرێ. تەنانەت سەرجەیی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، خۆشۆرینی، سەرئاویکردنی ئەو شتانەی کە نهێنیە ئەوەش باس کراوە لە ئەفعالی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام.
فإنه أي عليه الصلاة والسلام لم يمنع أحدا من أزواجه أو أصحابه أن ينقل عنه ما يرى أو يسمع. پێغەمبەر عليه الصلاة والسلام هیچ کاتێک بە خێزانێک لە خێزانەکانی نەوتو ئەم شتە باس مەکە لای خەڵک، ئەم فعلەی من مەجێڕەوە، بە هیچ سەحابەیەکی نەدی و ئەمەی کە من کردم بۆ خەڵکی مەجێڕەوە، شتی وانی ئەبەد. بەڵکو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام زۆر جار لە پێشچاوی سەحابە شتێکی کردووە کە ظاهری لای خەڵک نابێ، بەڵام بۆی کە بیسەلمێنێ ئەمە سونەتە. بۆ نمونە میسکردن بە پێوە جائزە یا جائز نییە؟ جائزە. چۆن بزانین جائزە؟ سەحابەیەک دەفەرمێ پێغەمبەر عليه الصلاة والسلام بەڵای زبردانێکی قەومێک هاتێپەڕی بە پێوە میزی کرد. باشە ئەمە نهێنیەکە ئەسڵەن وای بسە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ خۆی دوورەکەوتەوە کاتێ سەر ئاوی بکردایە، بەڵام لێرە چونکە فعلەکە ئومەتەکەی پێویستیان پێیەتی، ئەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە پێش ئەو سەحابەیە خۆی نەشاردەوە، ئەم کاری ئەنجامدا بۆ ئەوەی کەوە بیسەلمێنێ کە ئەمە جائزە بە شەرت و مەرجەکانی خۆی. کەوا بوو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هیچ شتێک نییە لە ژیانیا کەوا شاراوە بێ. حتى عائشة فەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام جاری وایە بۆ هەندێک لە خێزانەکانی ماچە کرد و ئەنجا چوو بۆ مزگەوت نوێژێ کرد و دەستنوێژی ناگردەوە. یعنی ئەمە نهێنیی ماڵەوەیە. عائشە باسێکە تێگەن برا پێغەمبەریش عليه الصلاة والسلام لە هیچ فەرمودەیەکە ڕێگری لە هیچ کەسێک نەکردووەکەوە کار و کردەوەکانی باس بکات لە دوای خۆی. أفعال النبي عليه الصلاة والسلام على أنواع، منها ما هو جبلي لا دخل لها في الأحكام الشرعية. عندك فعلي بيغمرها عليه الصلاة والسلام علاقي بسيونية بشرعونية، بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام جۆرە خواردنێکی حەزێ بووە، باشە برا حەزی بۆ نە لە کولەگە بووە، ئەمە هیچ علاقەی بۆ نییە، فعلێکی پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام، یا حەزی بە نەوعێک لە خواردن نەبووە، ئەمە فعلێکە هیچ علاقەی بە دین و شەرعەوە نییە. كحبه لنوع من الطعام وأفعال تخصه لا يشاركه فيها أحد. جۆرێک تر لە ئەفعال و کرداری پێغەمبەر هەیە عليه الصلاة والسلام کە تایبەتن بەوە، تایبەتن بە کێوە پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام. هیچ کەسێک لە ئومەتەکەی شوێنی ناکەوێ کەلویصالی فی الصیام، وەکو ئەوەی کەوە شەو ڕۆژ بداتە دەم یەکەوە لە بەڕۆژووبوونە، کە تۆ بەڕۆژوو بووی ئێوارە دەبێ بیشکێنی. پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆی هەبوو نەیشکێنێ، شەویش بدا بەدەمێەوە سبێنێش دیسانەوە بەڕۆژوو بێت. بەو جۆرە بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کاتێ پرسیاریان لێ کردوتیان ئەوە تۆ وصال ئەنجام دەی، فەرمووی ئینی لەست کەهەیئەتیکم ئینی ئەبیت یطعمنی ڕەبی وەیسقین. من وەکو ئێوە نیم، ئەمە تایبەتمەندیەکە بۆ من، خوای تەبارەک وەتەعالا خواردنی تایبەتی مەداتێ. هەندێک زانایان فەرموویانە خوای تەعالا هێز و قووت و توانایەکی دەداتێ کە بە مرۆڤی کەی نەداوە کە بتوانێت دوو شەو و دوو ڕۆژ لەسەرێک بەڕۆژوو بێ، یا ڕەنگە وەکو مەریەمە سەلامی خوای لەسەر بێ خواردنی تایبەتی بۆ هاتبێ، کە بوو ئەمە تایبەتمەندیەکە ئێمە شوێنی ناکەوین پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەم تایبەتمەندیە. وأفعال تخص الأحكام والعمل بها فهو واجب كأداء الحج والصلاة وغيرها. وجوري كتريج لفعل هيا أو شيء رون كردنوي حكم شرعي كان، وأما واجبة لسلمان شون بيغمري خواب كوين عليه الصلاة والسلام. بونا شون حجكي بيغمر بكردار كردويتي بفعل كردويتي، شون نوجكي بيغمري خوا عليه الصلاة والسلام شون نوجي كردو أو هنوجكين صلوا كما رأيتموني أصلي خذوا عني مناسككم. فعليا وري أقري لبيغمري خوا عليه الصلاة والسلام. كوابو أفعالي بيغمر عليه الصلاة والسلام كارو كردوكاني شعراونية، وهروها أويك كردويتي وبيوندي بشرع وهيا وشرعي شبو أمتكي لتواناي هر هم معناها جبجيكين هم ما نوجكين الحمد لله روجو أقرين الحمد لله هم ما أو يبتواني بتشيبو حد حجكا هيك إشكالك تدانية كابو أمشتشي آسايا أنجام أدري
و لە توانای هەموو مسلمانێکایە کە ئەنجامی بدە. سهم إن أمر الله سبحانه بطاعة النبي صلى الله عليه وسلم عام في اتباع قوله وفعله ولا يوجد دليل يخص قوله دون فعله. خوای گەورە لە قورئانە بەعام باسی کردو بە گشتی فەرمێتی شوێن پێغەمبەری خوا بکەون عليه الصلاة والسلام و هیچ بەڵگە و دەلیلێک نەهاتووە کە ئەم عامە تەخسیس بکە بڵێ تەنها شوێنی قەولەکانی بکەون و شوێنی فعلەکەی مەکەون. قەولەکانی سنەتە بەس فعلەکانی سنەت نییە، شتی وانە هیچ بەڵگە و دەلیلێک لەسەرم قسەی نییە کەوا بوو فعلی پێغەمبەریش عليه الصلاة والسلام وەکو قسەکانی وایە. هەندێک کتوب هەیە کە ئەهلی سونە نووسیویانەتەوە باسی ئەفعالی پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام. بۆنە لەو کتێبانە کتێبی ئەدەب المفرد ئیمام بوخاری، واروە کتێبی ئاداب ئیمام بەیهەقی، واروە عمل اليوم والليل ئیمامی نەسائی. ئەمانە ئەغلەبیان چین؟ کاروکردنەوەی ڕۆژانەی پێغەمبەری خۆی عليه الصلاة والسلام. چی کردووە لە ماڵەوە لەگەڵ خێزانە لەگەڵ دراوسەیە هاتوۆتە دەرەوە لە ناو بازار لە کاتی تیجارەتە تەفاسیلی ژیانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە فعلی چی کردووە هەموو باس کراوە بە فەرمودەی صحیحی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. شوبهەی پازدەهەم استدراكات الصحابة بعضهم على بعض في بعض الأحاديث وبالأخص ما استدركها عائشة على بعض الصحابة. هاوڵانی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەوانەی بە تایبەت لە پێغەمبەرەوە زۆر نزیک بوونەوە عليه الصلاة والسلام حەدیثیان لە پێغەمبەرەوە جێڕاوەتەوە. باشە جاری وا هەبووە سەحابیەک ڕەخنەی هەبووە لە سەحابیش تر لەسەر فەرمودەیەک لە فەرمودەکان. باشە لەسەر فەرمودەیەک لە فەرمودەکان بۆ نمونە عائیشە ڕەخنەی لە ئیمامی عومەر گرت کاتێ ئیمامی عومەر أو فرمودي بيغمري باسكر عليه الصلاة والسلام فرمي إن الميت لا يعذب ببكاء أهله عليه. مردو بقريانو چون علي شيواني كسوكاريكي سزا أدري لنا قورة. باشا مردو كات نامره كسوكار نزيك كاني كات الشيواني لسر ناكن لسر أو شيوان كردنا سزا أدري ومردو لنا قورة. عائشة فرمي أما نابي وابي بويا الرخني لإمام عمر قلت لويا فرمي ولا تزر وازرة وزر أخرى وعلى قرآن فرميتي هيج كسي تاواني كسي كشتري هل ناقري كابرا زندو هر تاوانيكا نابي بسر مردو كيابي. للروايتك عائشة فرميتي أفرمي إنكم لتحدثوني عن غير كاذبين ولا مكذبين ولكن السمع يخطئ. كاتم فرمديان بو جرايو فرموي كاتك ايو ام حديث لعمر وجرنو عمر بياوشي دروزن نية وكسج بدروي نخستوتوا يعني من نعلم ودروي كردوا امام عمر كاتم حديثي وتوا بول كلم لواني هلي كرد به بشوي كتر بيغمر عليه الصلاة والسلام أم فرمدي فرمو به كوابو صحابيك كاتك بنوعك تيغا على حديثي بيغمر إخوة عليه الصلاة والسلام لصحابي اشتروا أما معناه وانيه كوا أو سنتي كوا جرانته وهم يتر أصل أساسين ما دام صحابيك رخني لو كيتر قرتوا نوانيه بلكو كوي أم هولو تيكوشانيان بو أو بو كوا سنتي پیغمبر عليه الصلاة والسلام أقوالي پیغمبر عليه الصلاة والسلام چی به؟ پارێزراو به. وەک ئەو فەرمودەی کەوا لەبەردەستمانە أبي سعيد الخدري فەرمێ كنت في مجلس من مجالس الأنصار إذ جاء أبو موسى كأنه مذعور فقال استأذنت على عمر ثلاثا فلم يؤذن لي. باش أبو موسى الأشعري دای لە دەرگای ماڵی عومەری کوڕی خەتاب خەلیفەیە سێ جار دای لە دەرگای نەکردەوە. ئەفەرمێ فەڕەجەعت کاتێک گەڕامەوە عومەر لە دوای من هاتە دەرەوە فقال ما منعك عومەر فەرمی ئەو بۆ گەڕایتەوە
قلت استأذنتك ثلاثا فلم يؤذن لي فرجعت وقال رسول الله صلى الله عليه وسلم إذا استأذن أحدكم ثلاثا فلم يؤذن له فليرجع. شكرا من البيغمبر بيستو عليه الصلاة والسلام فرميتي هريق ليه والسجع على درجة بدن أقربوت أن نكره ويتر بقرنا دعاء. فقال والله لتقيمن عليه بينة أمنكم أحد سمعه من النبي صلى الله عليه وسلم. فرمي عمر فرمي سوين بخادمي بلقبيني لسر أم قصي خود كيني لسر أم حديث تبيتي بكي بلقبيني يعني آية فعلا ما بيغمر إخوة عليه الصلاة والسلام يفرموا باش عمر كاتي وعليه يعني قماني هي لويك أبو موسى الأشعري درو بدن بيغمر إخوة وبكى عليه الصلاة والسلام حاشا وكلا أبو موسى لو بيا برزانه بلكو عمر ويستي تشيبكا سنور يك دابنا چوارچوي كي بهز وبقوة دابنا كوا نك أبو موسى الأشعري خلقاني تر ببيورانا نلين قال رسول الله صلى الله عليه وسلم حساب بوقسي بيغمر إخوة كان عليه الصلاة والسلام شو كان موحية مدينة بوي كسي كتير لملاولا ولا خوي وزاتنا كام بلي باشا أبو موساش هاد بناو جماعته ديار وزعتيك شوانا شكو عمري بني توريا فقال أبي بن كعب والله لا يقوم معك إلا أصغر القوم أفرمي فكنت أصغر القوم شيء فرمي أبي سعيد خدري فرمي كاميان لتمنى زول من العطر دبي أول لقلابه شكو همي أنا ميان بيستوى فرمي بلعم دبي وصحابي بيت أفرمي من شوم لقليا فقمت معه فأخبرت عمر أن النبي صلى الله عليه وسلم قال ذلك وتم بيغمر إخوة عليه الصلاة والسلام بلي واي فرموه ولذا قال الذهبي في ترجمة عمر رضي الله عنه وهو الذي سن للمحدثين التثبت في النقل باش برا أما اللي يرو عمر ياسايشي دانا لويك إنسان شتيشي بيسيبك تثبت بك بدواتشون بك حر يكسر باورنك باش برا بو چي بو دوين صحابة أما السنتك لا بيشوا عمر وبمان ماوة ورزا ورحمتي خوالي سربي بلان بسم چيا كاتي عمر أبو موسى راقري گومانی لەوە نییە کە ئەبوو موسا پیاوێکی ڕاستگۆیە و بە هیچ جۆرێک زاتیەوە ناکە کە لە خۆی و حەدیث لە پێغەمبەری خوا باسکە عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام دەیەوێت چی بکە وەزن و قیمەت و بەهایەکی گەورە بۆ فەرمودەی پێغەمبەری خوا دابنێ عەلەیهی السەڵات وەسەلام بۆی هیچ کەسێک زاد نەکا لە خۆیەوە فەرمودە بفەرمێ باش كوابو استدراكاتي الصحابة هندي كان لسر هندي شيتريان شتي طبيعية أو أن هرتشان مروفن لويا أمر خنيك وعايشة قردويتي لا عمر شي بيت بيكابتي لو شني بيكابه شو كقوم حديث نية كوتبيتي حديث عمر والمقرن باشا اجتهاد وتيجيشني شيء صحابيك بويا لتن بابتي كه عايشة ني بيكاوا باشا برا صحابيك جمهوريان هي بيشوان الرأي عايشان وتوا أوان بيكوان كابو مرجنية كاتي صحابيك بوشون اجتهادي شي بسبرات ببابتك يتروي أم نص ودق به قابلي أوانا بكوا رد بكريتوا بلكو همو كسك قسكاني رد كريتوا ولي ورجيري تشكال بيغمري إخوانا به عليه الصلاة والسلام بله الشبهة السادسة عشر عدالة الصحابة دار الليرة وردة إتر بروتشي روين برو كوتايا روين والشبهة كانيش وردة خاونا كان يندرك كبايتناكن وردة إتر رخنا للصحابة أقرن أنجا رخنا لبيغمر إخوة أقرن عليه الصلاة والسلام لشخصيتي بيغمر أدن عليه الصلاة والسلام دري خن كأمانة ما بس يعني أولنية كوا تنها شبكن للسنة بيغمر دن عليه الصلاة والسلام بلكم ما بس يعني لخدي صحابة بدن
ولا خودي بيغمري خواب بدن عليه الصلاة والسلام بم جورك وتاي بديني خواه تبارك وتعالى بينن بلا موكو خواه قورة فرميتي يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون. طعنا دن لعدالة الصحابي دلن صحابة شي نبونا عادل نبونا شون يعني شي عادل نبونا دلين حيث طعن بعضهم في بعض لا سيما زمن الفتنة وفوق ذلك كلهم بشر ليسوا معصومين من الخطأ وكان فيهم المنافقون. دلين صحابة هم بشر بونا بيكاويانو غلطي شان كردوه اما هر حديثك صحابة بجرته قبولي كين نابت بوشي چونکە هەندێکیان هەر تەعنیان لە هەندێکیان داوە بەتایبەت لە زەمەنی چییە؟ لە زەمەنی فیتنەیە بەتایبەت لە زەمەنی معاویەی کوڕی ئەبو سوفیان و هەروەها عەلی کوڕی ئەبی طالب ڕزا و رەحمەتی خوا لە هەر هەمویان بێت. بەئیزنی خوای تەبارەک وتەعالە لە دەرسی داهاتوە وەڵامی ئەم شوبهەیە دەینەوە بۆیە لەگەڵمان بمێننەوە تا بە جوانی لەم شوبهەیە لە وەڵامی ئەم شوبهەیە حاڵی بن. خوای تبارك وتعالى رحمة لبكا وشارزان مامكا وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون.